سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان جارێکتر لەگەڵتانین بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک کە ئەمڕۆ قسە لەسەر دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق دەکەین و کە دواخرە بۆ سبەینێ واتە لەسەر سبەینێش قسە دەکەین کە سبەینێ بڕگارە هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق لە پەرلەمانی عێراقدا ئەنجام بدرێت کە لە کۆبنەوەکەی ئەمڕۆدا لەسەر داوای فراکسیۆنە کوردیەکان کۆبنەوەکە یاخود دانیشتنەکە دواخرا بۆ سبەینێکە پاش ئەوەی کە یەکلا نەکرایەوە کە کورد هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستان یەک کاندیدی هەبێ بۆ وەرگرتنی ئەو پۆستە و ئەوەشمانزانی کە لەگەڵ دەستپێکردنی دانیشتەکەی پەرلەمانی عێراق کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر ئەنجام دراوە کەمێک پێش ئێستا کۆنفرانسی ڕۆژنامەنووسی ئەنجامەکانی ئەو کۆبوونەوەیە کۆتایی هات کە تێیدا ڕایان گەیاند هەردوو لا کە هاوڕابوون لەسەر ئەو خاڵانەی کە لە کۆبوونەوەکەدا باس کران لەوانە یەکلاکردنەوەی ئەوەی کە کورد یەک کاندیدی هەبێ بەڵام ئاماژەیان بۆدا لە کۆنگرەکەدا یاخود لە کۆنفرانسەکەدا کە سبەینێ فراکسیۆنە کوردیەکان یەکلای دەکەنەوە کە کام لەو دوو کاندیدە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرێک لە بەرەم ساڵح و فواد مەعسووم یەکلا دەکرێنەوە و وەک مەلا بەختیار لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسیەکەدا ئاماژەی بۆدا کە لە ناو پەرلەمانی عێراقدا ئەوە یەکلا بۆتەوە کە کورد یەک کاندیدی دەبێت بەڵام پێش ئەو دانیشتە کە بڕیارە کاتژمێر 11 بەڕێوە بچێت پێش ئەو دانیشتە فراکسیۆنە کوردەکان خۆیان یەکلای دەکەنەوە کە کام لەو کاندیدانە دەمێنێتەوە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکۆماری عێراق. ئەم پرسە ئەمڕۆ جۆرێک لە مشتومڕی دروست کردبوو لە نێوان میدیاکاندا بە شێوەیە کە دەوترا مەترسیەک هەیە بۆ لە دەستدانی ئەم پۆستە کە پۆستی سەرۆککۆمارە کە استحقاقی نەتەوەی کوردە بەپێی ئەو تەوافقاتە سیاسی کە لە عێراقدا ئەنجام دراوە و لەو بارەیەوە لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسیەکە دیارە لە کۆبنەوەکەدا ڕەخنە لەوە گیراوە کە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق هیچ لە کاتێکدا کە لایەنە عەرەبیەکان کاندیدیان هەبوو هیچ کوردێک خۆی کاندید نەکرد بەڵام بۆ ئەمڕۆ بۆ وەرگرتنی پۆستی سەرۆککۆماری عێراق کە استحقاقی کوردە لایەنی عەرەبی یاخود کاندیدی عەرەب خۆیان کاندید دەکەن بۆ وەرگرتنی ئەم پۆستە و دیارە سبەینێ ئەگەر هاتوو ئەو دانیشتە دوانەخرا سبەینێ ڕەنگە خاڵی یەکلاکەرەوە بێت و دانیشتنی یەکلاکەرەوە بێت بۆ وەرگرتنی ئەم پۆستە و ئەو مشتمڕەی کە ئەمڕۆ دروست بوو وای کرد کە کۆبوونەوەی نێوان یەکێتی و پارتی لە هەولێر بەڕێوە بچێت و واشی کرد کە فراکسیۆنە کوردەکان داوا بکەن بۆ 24 کاتژمێر ئەم دانیشتە دوا بخرێەوە سەرنجام بینیمان کە سەرۆکی پەرلەمان ڕەزامەندی دەربڕی و دانیشتەکەی دواخست بۆ سبەینێ کاتژمێر 11 ئەو مەترسیە کە هەبوو دەوترا مەترسیەکە کە کورد ئەگەری ئەوە لە ئارادایە کە ئەم پۆستە لە دەست بدات هەندێک لە بۆچوونەکانی تری چاودێران ئاماژە بۆ دەدەن کە لە ئێستاشدا کە کورد ئەگەر هاتوو یەکلای کردەوە کە خاوەنی یەک کاندید بێ بۆ وەرگرتنی ئەم پۆستە تا ئێستا جۆرێک لە مەترسی هەیە لەوەی کە لایەنەکانی تر لایەنە عەرەبیەکانی تر لایەنە سوننە و شیعەکان کاندیدیان هەیە بۆیە تا ئێستا ئەو مەترسیە هەیە بەڵام بە شێوەیەکی کەمتر لەوەی کە کورد و کاندیدی هەبوو بەڵام لەگەڵ ئەمەشدا کورد ئێستا پێویستی بە چییە؟ ئێمە ئەم پرسیارە دەخینەوە ئێوە قسەی لەسەر دەکەن کورد ئێستا پێویستی بە تەوافقاتی سیاسی خۆی هەیە لەگەڵ بەشێک لە شیعەکان لەگەڵ بەشێک لە سوننەکان کە دۆخی ئێستا عێراق وای خواستووە کە هەندێک لەو لایەنانە ئێستا دۆستایەتی کوردیان پێ باش بێ ئەگەر بۆ بەرژەوەندی بێ یان ئەم دۆستایەتیە لە بنەڕەتەوە هەبوو بێت. مەبەستمان لەم دۆستایەتی ئەوەیە کە ئەم دۆخی ئێستا لە عێراقدا هاتوۆتە ئاراوە کورد ئێستا خاوەنی ئێرادەی خۆیەتی و خاوەنی دەتوانین بڵێن سیادەی خۆیەتی لەبەر ئەوەی سوپای عێراق تووشی شکست هاتووە تەنها کورد ئێستا توانیوێتی ڕۆڵی خۆی بگەڕێت لە عێراقدا بۆیە هەندێک لە لایەنە سوننیەکان و هەندێک لە لایەنە شیعەکان ئێستا جۆرێک لە دۆستایەتیان هەیە و هاوپەیمانەتیان هەیە لەگەڵ کورد و ڕەنگە سبەینێش ئەمە وا ڕەنگ بداتەوە کە دەنگ بدەن بۆ ئەو کاندیدەی کورد کە ئەگەر هاتوو یەکلا کرایەوە کورد دەبێت چی بکە ئێستا پەرلەمانتارە کوردەکان دەبێت چی بکەن ئەو یەکریزیی کە باز دەکرا کە جەختی لەسەر دەکرا پێشتر ئێوە لە پرۆگرامەدا لە مایکی خەڵکدا ئاماژەتان پێدەدا سبەینێ بەرجەستە دەبێت و چۆن دەبێت مامەڵەی لەگەڵدا بکرێت ئەم یەکریزیە لەبەر ئەوەی ئەگەر یەکریزی لایەنە سیاسی کوردیەکانیش هەبێ کۆی ئەو دەنگانەی کە کورد خاوەنیەتی کە 62 کورسیە ناتوانێت
ئەم پۆستە یەکلا بکاتەوە لەبەری پێویستی بە دەنگی تر هەیە بۆ ئەوەی کە ئەم پۆستە وەربگرێت. ئێمە بۆچوونەکانتان وەردەگرین لە فەیسبوکەوە بە ناونیشانی facebook.com/نالیا تیوی دەتوانن بۆچوونەکانتان بنێرن بۆی بیخوێنینەوە لە ڕێگەی ڤیدیۆ سکایبیشەوە دەتوان ڕاستەوخۆ لەگەڵماندا بەشدار بن. سەباح لە کەلارەوە ئەم کاتت باش کاک سەباح. سپاس دەکەین فەرموو کاک سەباح. وڵی من پێشکی کە ئەوەی بەرلەمان بۆ پەرلەمانی عێراق بۆ سەرۆک کۆمار پێشکی یەکێتی نیشتمانی کوردستان خۆی بکردە بە یەک کاندید باشتر بوو لە ئەوەی پەرلەمانی عێراق بکات. کاک سەباح جارێ پەرلەمانی عێراق نەیکردووە بڕیارە سپێنە فراکسیۆنە کوردیەکان ئەمە یەکلاکەنەوە. چی دەڵێ لەوبارەیەوە؟ بەڵێ پێم باشتر ئەوان بکەن لەبەرەی ئەمان یەکێتی نیشتمانی کوردستان چاوەڕێ ناتوانێت خۆیان بکەن بە یەک کاندید. بەڵێ سپاس بۆ کاک سەباح لە کەلارەوە مام قادر لە هەولێرەوە ئەم کاتت باش. ئەو کاتت باشتر برای بەڕێزم. سپاس دەکەین. وەڵڵی ئەمن دەرێم بەنسبەت عەرەب تەوافقات زۆر زەحمەتە ئێستا کە لەگەلیان لەبەر ئەوەی ئەو سەد کەسەی خۆی هەڵبژاردیە حتما لایەنێتی عەرەبیەنە ئەوانە دەیانەوێ بەڕاستی سێسەل و کورد دروست بکەن بۆ ئەوەی وا بکەن کورد لە پرۆسەی سیاسی بکشێتەوە. ئەگەر نا بە دوایە یەکێتی زۆر بە ژیرەکانە شتەکەی وانێ کە دیێخستیە ئەستۆی ئەندامانی خۆمان لە بەغدایە فراکسیۆنەکان بۆ ئەوەی لەو دووکاندێ یەکەسی دابنێن ئەبنش بەڕەئی من فواد مەحسوون دەبی لەبەر ئەوەی ئێران دەگەن ئەوەی لەگەر کاندیدی ئەوەی دووەم نییە ئەوە شتەکە سبەینێ ئەگەر هەڵەیەکیت سەرۆک کۆمار بیکاتن هەنگی لە یەکەتی دەرێکاتەوە کاندی ئێمە ڕاستە بەڵام سێ ئەنگۆ هەمووتان موافق بوونە لەسەری لەگەر ڕێزوسپات. بەڵێ سپاس بە پەیوەندەکەت حەمید لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێر زۆر سپاس دەکەین فەرموو کاک حەمید. سڵاو لە پایتەختی ڕۆشنبیری شاری سلێمانی، سڵاو لە خەڵک و لە شار و لە مامەیارە و لە گۆیژە و لە ئازمڕی لە ژێر ئاسمانی چینیدا، سڵاو بۆ کەناڵی نادیای بەڕێز. زۆر سپاس دەکەین کاک حەمید. دیارە سەبارەت بە تۆمەکەت بەڕاستی چی بکرێت کوردەکان چی بکەن لە پەرلەمانی عێراقدا بۆ هەڵبژاردنی کۆماری عێراق. بەڕاستی لە ئێستادا زۆر پێویستە یەکگرتنی هەموو حیزبە کوردستانیەکان واز لە ئەفکاری دووفاقی پۆپۆلیستی بێت ئەوەدە دوودڵ نەبن لە دیاریکردنی تاقە کاندیدێک ئەوانە مەبەستیانە هەموو خەڵکیان کاندید کردەکە بۆ بنەهاکردنی پۆستی سەر کۆمار. یعنی چۆن دەبێ ئێمە بیر لە حاڵی خۆمان نەکەینەوە بە تایبەتی کە بۆ بە یاساییکردن و مەنەفێتکردنی ئەو واقعە تازەی کە دروست بووە ئێمە هەموو هەوری خۆمان بەڕاستی لە بەغداد سەر بکەینەوە. یعنی ئەو کێشانەی کە ئەمانە بەڕاستی پێیان بڵێن بە مەرز بچین بەشداری بکەین و لە حکومەتی عێراق بەشداری بکەین تاوەکو بە یاساییدان بە هەموو مەفەکانی ئێمەدا بێنن. زۆر سپاسان دەکەم بۆ دەرفەتی تێداندام. سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە بەڕێزان دیارە ئاماژەمە بۆ نەدا کە ئێمە دواکەوتین لە پێشکەشکردنی پرۆگرامەکە بەهۆی ئەو ڕووماڵکردنە تایبەتی کە سەبارەت بەم پرسە بوو بۆیە هەوڵ دەدەین کەمترین پرسیارکەن بۆ ئەوەی کات زیاتر بۆ ئێوە بێ. بەرزان لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک بەرزان. زۆر سپاس فەرموو. برای بەرەزم سەبارەت بە ئەم سیاسەتەی کە ئەمڕۆکە پێڕەوەری دەکەن بەگشتی عەرەبەکان بە تایبەت ئەگەر بە گوێرەی دەنگ بێت عەرەبەکان دەربچن چ سنە دێت چه شیعە بێت بەس ئەمە جۆرێکە لە سیاسەتی عەرەبەکان کە چی ئێمە هێزی کوردیەکان بچنە بن باری عەرەبەکانەوە. بەڕاستی ئەمە جۆرێکە لە سیاست ئەگەر جۆرێک بە اتفاقی سیاست حزبەکانی ناوخۆمانەوە ئۆتۆماتیکیان سەرۆکی کۆمارە بەری ئێمە دەکەوێت. ئایا بۆ ڕئیسی پەرلەمان بە دەنگ نەبوو؟ ئایا ئەوتر بۆ بەمە نەبوو؟ یعنی هەڵبژرا فلان کەس دەبێت فلان کەس دەبێت دەنگش پێ بدەن. بەڵام ئەگەر ئەمە ئەم سیاسەتی سنە و شیعەکانە بێت
تۆ دڵنیابە لە دەستی ئێمە دەچێت ئێلا ئەگەر توافقی سیاست نەبێت ئەگەر مەگەر توافقی سیاست بێت ئەوە لە دەستی خۆمانە ئەگەرش عەرەبەکان خۆیان هەڵبژێرن تۆ دڵنیابە بە زۆرترین دەنگ بێت دەنگەکان هەر بۆ سنەیان بۆ عەرەبە. سپاس بۆ تەوەرەکەت برایبەر. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبووکەوە. سەفین خەدر نووسێتی جێگای دڵخۆشی بوو بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان کە کەمێک لەمەوە بەرگا دراکە کورد بە یەک کاندید بچێتە ناو هەڵی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار، بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە فرەکاندیدی لایەنە عەرەبەکانە بۆ ئەم پۆستەوە. هەندێک لایەنی عەرەب پۆستی سەرۆک کۆمار جوڵەیەکی زۆریان تێکەوتووە کە ئەو پۆستە لە دەست کورد دەربێنن و پشگیری خۆی دەربڕیەوە بۆ کاندیدێک. بەختیار لەگەڵماندایە لە بناری کۆسرەتەوە. ئەم کاتت باش کاک بەختیار. ئەم کاتەیەوەش باش بەڕای بر پێ باشە لارێ کوردەکانی خۆمان هاودەنگ و هاوڕەنگ بن لەسەر پۆستی سەرۆک کۆمار. چونکە ئەگەر هاودەنگ و هاوڕەنگ نەبن بەغایەتەوەی کێشەی بۆ دروستکردووی هەم شیعە و هەم سوننەکە دەیانەوێت کێشە بخەنە ناو سەرۆک کۆمارەوە ئاڵۆزی تێ بخەن بۆ کورد، چونکە هەموو کاتێکی بەغدا کارێکی وای کردووە دەیهێشتووە هەرێمی کوردستان بەڕادێکی باش هەم پەرلەمان و هەم سەرۆک کۆمار بچێ بەڕێوە. من لە هەرێکی حیزبەکانی خۆمان بوو گلەی ئەوەی دەکردوازە کۆمەڵی ئیسلامی و دەیگوت ئێمە نامانەوێت دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هاودەنگ بێت هەموو لایەنەکان ئەو جای بە پشتیوانی دەکەین. ئەو نەدەبووە قسەی بکە، دەبوو هەموو کاتێک چونکە بەغدا بەرامبەر کوردانی شووە دایم بەغدا کارێکی وای کردووە ویسویتی کورد سەر دەکەوێت شەشە بۆ شاکیلەکانمان لەناو کورد ناوچەدابڕاوەڕاکە. سپاس بۆ کاک بەختیار. ئالانی ئەلەن لە بریتانیاوە لە فەیسبووک و نووسیویەتی من پێم باشە زۆر بە وریاییەوە ئەو کەسە دەستنیشان بکرێت بۆ پۆستی سەرۆک کۆمار، چونکە لە یادمان نەچێت لە ڕابردوودا چەند ئەندامێکی کورد لە عەرەبەکان دەیانوت نوێنەرە کوردەکان شەرمنن بەس پێیان بڵێ سەیدی ئیتر دڵیان پێی خۆشە. من دەمەوێت ئەم سەرۆکە چاڕوان کراوە نەشەرمن بێتنە عەرەب پەرست و لە کاتی سوێن خواردندا بڵێت من پێشمەرگەم بۆ خۆی نووسیوێتی. سەردار لە کەرکووکەوە. ئەم کاتت باش کاک سەردار. ئەم کاتت باش. سپاس دەکەین هەموو کاتێکت فەرموو. وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ من پێم خۆشە کورد بە یەک لیستدا بەزێت. بەڵێ بەبەست یەک کاندید. بەڵێ ئەوەی ئەگەر هاتوو بە یەک کاندیددا بەزی یعنی کێشەی کورد لە وێنانە کێشەی بۆ نابێ و بەرامبەر عەرەبەکانیش وەکو با بڵێن عەرەب بەگشتی کێشەی نابێت یعنی دیارەکەوێت. دووەم شتەکی دی هەیە بە بڵێن ئاگاداریکەینەوە یەک کورسی لە بەغدا هەیە، دوو کورسی نییە یان سێ کورسی نییە هەتا و سێ کاندید ببێت لە وێنانە. ئەمەش کوردستان نییە بڵێن دو ساڵ بێ. ئەگەر دو ساڵ بێ ئێمە ئەتوانین وەکو با بڵێن بەرهەم 2 ساڵ بێ یان دکتۆر نەجمەدین 2 ساڵ بێ. ئەوەی ڕاستیش بێ دکتۆر نەجمەدین کە لێرانە خۆی کاندید کرد لە کەرکووک وتی ناتمە بەغدا هەرەمی نێمەوە بە با بڵێن محافظ. یعنی ئێمە پێخۆشحاڵین کە دکتۆر بمینێتەوە لە کەرکووک نەک بچێتە بەغدا. بەڵێ مەمنونی. سپاس بۆ کاک سەردار. تەوفیق لە سلێمانیەوە. ئەم کاتت باش. ئەم کاتە باش. سپاس دەکەین کاک تەوفیق. خاڵە من یەک داواکاریم هەیە لە پەرلەمانتارەکانی کورد فەرموو کە لە پەرلەمان بەبێ شەرم و بەبێ ترس دەنگ بدەن لەو کەسی کە خۆیان هەیانەیە و لە کۆتاییشان نەبنە دووفاقە بۆ ئەوەی کە دەنگ نەدەن بۆ کەسی کە دەر ئەچێت دای بڵێن نەبێتە ناکۆچی لە بینی خۆیانە و بەبێ کاک تەوفیق بجان لەبەرەوەی دوایی دەنگ بدەن بۆ کەسەی کە خۆیان هەیانەوە لەبەرەوەی ئەوان سوێنان خواردەوە کە پەرلەمانتاری کوردن و دەباتی هەموو کورد دەنگ بدەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک تەوفیق لە سلێمانیەوە. نەوزاد لە کەرکووکەوە. ئەم کاتت باش کاک نەوزاد. ئەم کاتێ خۆش باش کاکشوان. زۆر سپاس دەکەین فەرموو. وەڵای من خۆی یەکێتی لەبەرەوەی باڵباڵە خۆیان ناتوانی یەک کاندید بنێرن بۆ بەغانە یعنی چی دوای مەلا بەختیار دابدێ دەبان دکتۆر نەجمەدین دکتۆر نەجمەدین شایستەی مشتێکە ئەو بێتە سەرۆک کۆمار یا ئەمانە دووبارە بوونە خواز مەحسوس سێ ڕاتە بێ یعنی یا لە 2003 لە بەغان لەگەڵ بەرهەماتیان کرد چی شتێکی چی خاڵێکیان جێبەجێ کرد دووبارە ئەمان دووبارە بنەوە کارەسا دەتاوانە وابزانە خەڵک دەرفانەکەن کە ئەمانە بوونەوە سەرۆک کۆمار با دکتۆر نەجمەدین وایە یعنی مەلا بەختیار دەزایەتی دکتۆر نەجمەدین ئەگە وابزان دژاتێ و خەڵکی کەرکووکەکە لەبەرێک زەلامێکی پاکە
دلاوی ساغا خزمەت بە خەڵکەکە ناوی بۆ شێوەی دابێبانێ با خۆیان کاتێکیان لەکەنوە بژادایەتە 200 دەنگی باوەدایەتەوە ئەمانەی کاتێ دەنگ نایەنەوە گوناحە یانی با گەنجی هەڵ ئاراستێ محەممەد وایەتە سەرە کۆبان نابێ کارەسا دەتاوان ئەگەر ئەمانە بگۆڕێن ئەم داوچانە بگۆڕێن ینی جەریمەیە خۆ ئەو نەنووسانتە بۆ پرسیەوە با دکتۆر نەزمەدین واقعی تێکە دکتۆر نەزمەدین لەبەرێ خەڵک کەرکووکە هەمووی جاتیەکە هەموو حزبەکان بەس لەبەری تەنها خەڵک کەرکووکە. بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد عەلی لە کەرکووکەوە ئەم کاتە زۆر سەجان زۆر سپاس دەکەین کاک عەلی فەرموو. سپاس دەکەم وەڵای ئێمە چەند کێشە نیە چیەکانی دی و چێ دەچێت ئەلمیم بێ خزمەتی کورتکە بە هەموو شێوەداکە ئێمە لە کەرکووکەوە ئێمە کەرکووک عێراقی مسافری دووەمە هەموو جارێ ئەم قسەیەکەن دکتۆر نەزمەدین وعدیدا بە خەڵکی کەرکووکە لە کەرکووک مێنێتەوە ماڵ بە ماڵ لە دەرگاکانمان داوتیانم پێتمانم پیاوە خزمەتەکە خزمەتی شارەکانکە ئێستا بەچ حەق و بەچ پێوەریەکەم پیاوە ئەڵێم نەخۆم چۆ بەقا کۆمەڵە بژێ وەکو خەڵکی کەرکووک لەگەڵ ئەوەیانی لەم پیاوەڵەوە بەڵام ئێستاکانەوە سادەوە تۆگە بڕوا پێمان خۆشە لەبەرەوەی وعدەکان خۆی شکان لە هینا دوگەیانی وەک ئیش بۆم شارە ناکە خوا حادیتی بێ ئەمە خەڵکێکیاڵە بژین بۆ محافظی بەڕاستی من پێم باشە وەکو ئەو تەوەری کە ینی بۆمەی بەخا هەر کەسێوی کێشە نییە ئەلمیم خزمەت گەلی کوردکە بە هەموو پێکاتەکانیەوە ئیش بۆ ناوچەدا بڕێراوەکان بکە هەمومان بە یەک دەست یەک دەنگ خزمەتکەین شارەکانمان ئاوەدانکەینەوە ئەم بربەرەکانی دوبەرەکانی کە عەرەب لەگەڵمانەکە نێبین زیاتر خۆگر بین خۆنەویست بین هێزەکان و سنوورەکانمان پڕتەکترکەین و سپاسپانەکە سپاس بۆ کاک عەلی ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام فەرموو کاک ئەحمەد. کاک سوان ئەگەر ڕێگەم بدەی کەمێک ئەمێرە تەوەرەکە دەربچم. بە کورتی کاک ئەحمەد کاتیشمان زۆر کەمە داوای لێبوردنەکەین زۆر بە کورتی دەتەوێت لەسەر چی قسە بکەی چی بڵێ فەرموو. ئێمە ملەتێکی کورد ملەتێکی موسڵمانین و موسڵمان پێی خۆش نییە لە هیچ کەسێک زولم بکرێ نە لە جوولەکە و نە لە مەسیحی نە لە یەهود لە هیچ کەس. بەڵێ مەبەستت چییە کاک ئەحمەد؟ مەبەستم ئەوەیە دەتوێت باسی فەڵەستین کەی؟ ئێمە وەربگرێ مایکی خەڵکەوە بزانم ڕەئیان چۆنە ئەوە 12 ڕۆژە ئەو زولم منداڵە لە فەلەستین ئەکوژرن ملەتی ئێمە بێدەنگە مامۆستانی ئێمە بێدەنگە. بەڵێ کاک ئەحمەد لە هەولێرەوە پەیامەکەت گەیشت سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت. پۆڵا لە هەولێرەوە ئەو کاتت باش کاک شوان سڵاو لە تۆ لە سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک پۆڵا. بەنسبەت ترسی سەر کۆمار گرنگ نییە بەڕێی کردۆ کە ساعتێک چ دەردەچێ کامیان دەردەچێ گرنگ چی کردووە کورد چ پرۆسەیەکی ئامادە کردووە بۆ ساڵانی ئایندا گرنگ ئەوەیە کورد لە نێوان فەتی عێراقی بوون و کوردستانی بوون خۆی یەکلا کاتەوە تا ئێستا کورد نازانێ 50 ملیۆن کورد نازانی ئەو نوێنەرانەی ما عێراقچین یا کوردستانین بەڕاستی نیفاقی سیاسی کارەساتی گەورە بە دوای خۆی دابێنێ. یەک دووەم ئەگەر بێت و کورد پێش کەشکردنی ئەو پرۆژەیە بە ئاشکرا بەیاننامەیەکی دەرکردایە ئەوە مەزەکانمە نەکۆبوونەوە لێرە بکرێ و لە هەولێر بکرێت لە سلێمانی بکرێ بۆچی ئایا استراتیجیەتی کوردەوە خۆی دادەبین دێتەوە لە باینی فلان کەس و فلان کەس ببێتە سەر کۆماری عێراق نابێ ئەوە لەبیر بکەین ڤیتۆ لەسەر کۆمار سەندرایتەوە کەواتە هەر کوردێک سەر کۆمار بێ هیچ دەسەڵاتێکی نییە پێویستە استراتیجیەکی نوێ بۆ کورد دابدرێ نەک لە دووڕیانی عێراقچی بوون و کوردستانی بوون کامیانن یان عێراقین یان کوردستانین. سپاس بۆ کاک پۆڵا ئەردەڵان لە ئەڵتون کۆپریەوە ئەم کاتت باش. ئەم کاتۆ باش قوربان سپاس دەکەین فەرموو کاک ئەردەڵان. ئەفو ئاڵتون کۆپری نا پردێ پردێ ببوورە فەرموو بەڵێ لە پردێەوە فەرموو کاک ئەردەڵان. وڵا خۆی بەڵام تەوەرەکەی تۆ لەسەر کاندیدی کوردە بۆ پەرلەم ئەنجومەی نوێنەرانی عێراق. بەڵێ کاک ئەردەڵان کە بڕیارە سبەینە یەکلا بکرێتەوە بەڵێ. اینجا هەڵوەستی ئێمە وەکو هاوڵاتی بۆ ئەم بڕیارەکەەوە لە نێوانی مەکتەبی سیاسی یەشێتی نیشتیمانی کوردستان و هەروە ئەنجومەی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کەم یەک لەم سێ کاندیدە یەشێتی نیشتیمانی کوردستان هەڵبژێرن بۆ سەرۆک کۆماری عێراق دیارە ئەمە خۆی لە خۆیدا پەرتەوازەبوونێکی پێوە دیارە باش نییە ئەمە لەم کاتەیە لەم هەڵومەرجە لەم دۆخێشنا لەباری ئاوادا سێ کاندیدی کورد بۆ سەرۆکایەتی کۆمار ئەمە خۆی لە خۆیدا هەڵەیەشی سیاسیە باشتر وایەکەوە کورد چۆن با بڵێن
یەک هەڵوێستی هەبوو و دەست بەناو دەست لە حکوومەتی عێراقی لە ساڵانی ڕابردووشدا بەشداریان کردووە و لە هەمان ئەگە بگەڕێنەوە بۆ ڕابردووش لە کاتی شۆڕشەکاندا بە هەمان شێوە کورد هەڵوێستێکی تایبەتی خۆی هەبووە کەوا تەنها بە یەک نەتەوایەتیەوە دابەزی و بە یەک دەنگەوە دابەزی و ئەوەش لە ئێستادا ئەمە یعنی بەڕاستی خەریکە ئەگرێتە هۆی ئەوەی دووبارەکانی دروست بێت. سپاس بۆ کاک ئەردەڵان هاوکار لە ڕانی ئەوە ئەم کاتت باش کاک هاوکار. ئەم کاتان باش. سپاس دەکەین فەرموو. زۆر سپاس. بەڕاستی من لام سەیرە یعنی بەڕاستی کەرپیەکان زۆر لام سەیرە پشتگیری لەوە دەکەن کە دکتۆر نەزمەدین پاڵێوراو بێ بۆ پۆستی سەرۆکی کۆمار. بەڕاستی لەوەتەی کەرکووک پارێزگاری وای بەخۆ نبینیون لە بواری پێشکەوتن و بواری جوانکردنی شارەکان. ئەمە تاکە پارێزگار دەتوانم بڵێم تاوەکو ئێستا بتوانی بەو شێوازە خزمەتی کەرپشتگیری دەوێت. بەداخەوەشم بۆ یەکێتی بەڕاستی چۆن درزی خستە ناو پەیکەری یەکێتیەوە ئەوهاش دەڵێم بە ناردنی دووکاندی دووسێکاندید بۆ پەرلەمانی عێراق بەڕاستی ئەوە هیچ درز دەخاتە ناو کورد لە بەغدا. ئیشەڵڵا ئومێدەوارم بە یەک کاندید بەشداری بکات لە پرۆسەی سەرۆکی کۆمار. بەو هیوان سواز دەست خۆشتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ کاک هاوکار لە ڕانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت. شوان لە دوهۆکەوە ئەم کاتت باش کاک شوان. هەلو چاوانی باش برم. زۆر سپاس. من دەستەکەی بەخێراتەوە مۆجەرات بکەم بۆ شاری سلێمانی. بەڵێ. کاک ئەزێن لە شاری دۆک. ئەلۆ. بەڵێ گوێمان لێتە. ئەلۆ. گوێمان لێتە بەڵێ. سوای دانیشتنی پارلەمان دێ کۆمپیوتەرە ئیشڵاو تەرەسەویەمان تەرۆر دێ باش لێتن. بەڵێ. دەستێنی. ئەلۆ. بەڵێ گوێمان لێتە ئێمە. ئەلۆ. گوێمان لێتە بەڵێ بەداخەوە دیارە گوێ لە دەنگمان نیە. ڕێباز لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ڕێباز. ئەم کاتە باش. سپاس دەکەین هەموو کاتەکەت. کاکە دەستخۆشی لە کارمەندەکانتان دەکەین. زۆر سپاس بە نەهێنیانەوە. بەڕێزم وەڵاهی ئەزای چییە ئەوە چەند بەڕێزەکەیە زۆر بە حەماسە قساکەن لەسەر مەسەلەی دکتۆر نەزمەدین. دکتۆر نەزمەدین خۆی کاندید کرد و خۆی پاڵاوت بۆ سەرۆکی لیستی یەکێتی لە کەکوور دەرچوو. ئایا ئێستا بە چاکێک بۆ سەر کۆماری خۆی کاندید دەکات کە تۆ حیزبەکە ڕازی نەبێ کە تۆ خەڵکە کۆمەڵە خەڵک زۆر ڕازی نەبێ کە تۆ کۆمەڵە حیزبەکان ڕازی نەبێ ئەمە بە چاکێک ئەمە یەک. دوو ئەو بەڕێزە بۆ محافزی کەکوور دەرچووان نەک بۆ سەرۆک کۆماریان بۆ ئەنتەپەرلەمانی. کاک ڕێباز بۆ خزمەتکردنی سەبارەت بە دانیشتنەکەی سبەینێ وەکو هاوڵاتیەک چ قسەیەکت هەیە لەسەر یەکلاکردنەوەی کاندیدەکانی کورد؟ وەڵای کاندیدەکانی کورد من ئەو نێزانم هەموو حیزبەکان ڕێکەون لەسەر کاندیدەکانیش لە ناوی یەکێتیە ڕێکەون زۆر باشە. هەر کەسێک بۆ ئێمە فەرق ناکات مهمەوە ئیش بە کورد کە بەڵام نەکات بۆ پۆست و پارە بچێتە بەگاو قسە بکات و وەکو ڕۆبۆت دێ. بەڕاستی ئێمە ئەمانەیە خزمەتی میلەتی کورد بکات. سپاس بۆ کاک ڕێباز لە سلێمانیەوە. فەرمان لە عربەتەوە ئەم کاتت باش کاک فەرمان. کاکشوانم کاتە باش. سپاس دەکەین فەرموو کاک فەرمان. وەڵای زەحمەت نەبێ من سەبارەت بە ناو باڵەکانی یەکێتی بە تایبەتی کە دکتۆر نەجمەدین کەریم بۆ پۆستدانراوە ئایا ئەمە دکتۆر نەجمەدین کەریم هەست ناکە ئەمە هەر ئێوە بنەماڵەی بەڕێوەی بەرن یعنی بەڕاستیە فواد مەعسووم بەڕاستی کاک فەرمان پۆستە نییە. بەڵێ سەبارەت بە دانیشتنەکەی سبەینێ چه قسەیەکت هەیە دەبێت کورد و بە تایبەتی یەکێتی چی بکات؟ یەکێتی ئەم پۆستە کە پۆستیەوە کە مافی خۆی دەزانێت هێگەی ئەگەر نەتوانێت کاندید بنێرێتە ئەوێ و ئەو هەموو ئەو ئەندا پەرلەمان دەنگی بادێ. کاک فەرمان ئێستا دوا قسەی بەڵێ دوا قسەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان یەکێتی و پارتی لە هەولێر ئەوەیە کە سبەینێ فراکسیۆنەکان یەکلای دەکەنەوە کە یەک کاندید دەچێتە ناو پەرلەمانی عێراقەوە.
بەتەئەکید ئەگەر سبەینێک لای نەکاتەوە کەواتەوە مافە من ئەو کاتەوە مافێکێکی نازانم لەو مافەشە من پێم باشە ئەم ساڵا بێت تێگەی چکە ئەوە کەسێکە شایستەی بۆ پۆستە لەو زیاتر منەوەم دوکتۆر نەجمەتی کەریم ئەگەر تەئەکید بچێت ئەوێ کورد دەفرۆشە زۆر دڵنیابە. ببوورە کاک فەرمان بە بەو شێوازە بەرامبەر بە هیچ کەسێک قسە نەکەین. ئەحمەد لەگەڵماندایە لە بەغداوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. ئەو کاتت باش کاک شوان من لە بەغداوە لە لیوای سەرۆک کۆمارەوە داوامەکەم. بەڵێ فەرموو کاک ئەحمەد خۆشحاڵی. کاک شوان ئێمە لە لیوا بەڕاستی یەک کەس نییە خەمی ئەو لیوایە بخوا لەبەرەوەی ئامر لیوایەکان هەردوو ئامر لیوایەکە لە ماڵەوان یەکەس تیارە نییە ئەڵێ بڕۆ لە حسابی خۆت بڕۆ پلیت ببڕە پلیت بە 150,000 بە 150,000 دەی ئەمە 300,000 یەک کەسێک نییە خەمی ئەم خەڵکە بخوا ئەم خەڵکەیان لە عەرەب جوور و لەم شوێنانەیان فڕداوە بەڕاستی ئەو خەڵکە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم خەمێکی ئەم خەڵکە بخوات بەڕاستی ئەم خەڵکە وای لاتەوە بەس کاتی دەنگدانە پێویستیان بەم خەڵکەیە. ئیتر وای لێ هاتووە خەڵک نە پێشمەرگایەتی و نە کوردایەتی و هیچ شتێکی لەبیر نەماوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت جوتیار لە شارباژێرەوە ئەم کاتت باش کاک جوتیار. خۆشی دێکم کاک زۆر سپاس فەرموو. هەموو کاتێکی باش وەڵا کتێکی کوردی هەیە ئەڵێ کاسە لە چێژ گەرمترە هاوڵاتیە وڵاتە زۆر لە حیزبەکان دڵگەرمترە بۆ بەڕێوەبردنی سەرکۆمەت بۆ سەرکۆمەت بەڵام لە ڕاستیە من پێم وایە بەیانی چییە بێ لە پەرلەمانی عێراق من پێم وایە بەیانی بە زۆرینەی دەنگێن بە کاندیدی کورد چونکە لەبەرەوە باینەکەی ئەم ڕادیارە بەداخستنەکەی ئەم ڕادیارە کە مەبەستیانە کورد سەرکۆماری وەربگرێ دەستخۆشی لێک. سپاس بۆ کاک جوتیار لە شارباژێرەوە. بەڵە بەرەزان دیارە بە پێی دواخستنەکەی ئەمڕۆی دانیشتنی پەرلەمانی عێراق بڕیارە سبەینێک کاتژمێر 11 دانیشتنەکە دەست پێ بکاتەوە کە ئەمڕۆ لە سەرەتاوە زیاتر قسە کرا لەسەر بودجەی ئەم ساڵوە پێکێنانی لیژنە کاتیەکانی ئەم بودجەیە خۆت پرۆژە یاسای بودجەی 2014 عێراق. علی لە خورماڵەوە ئەم کاتت باش کاک علی. ئەم کاتەی باشی بە زۆر سپاس فەرموو کاک علی. بژی سپاس دەکەم کاکەگیان بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەو ئەڵێن کاتی خۆی لادەیەکە بۆ لە ئێران پیان تۆ لادەین وەڵحاصڵ شایەکەی بناوینکەی شتێکی وە هەڵەیە چوار کەس هەڵپەڕیوە و دە کەسیش گۆرانی بۆ هەتوون ئەمە یەکە دوو هەم شت ئەڵێ هەردەیەکە بۆ لە ئێران ناوی نازانم بنجەی دڕێ پێڵەنچی سێ ماڵ و چوار کەخا بۆ بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان نابێ وا بکات لە چارەنووسی کورد ئەو نوێنەرەی کە ئینێرە بەغان نوێنەری کووردە بۆ نوێنەری یەکێتی نیشتیمانی نییە نوێنەری ئەم میلەتەی کووردە جا ئەمە ئەگەر دەستی لایەنێکی تیا بەیان و ئەوە دەستە و ناڵ یەک لای بکرێتەوە دە یەکێتی نیشتیمانی خۆی ڕابداتەمەیان بۆ خۆی حەلیکا کێشە ناخۆیەتی حەلیکا بەڕاستی زۆر عیبە یعنی تۆ گەمە بە چارەنووسی خەڵکێک بکەیت میلەتێ بکەیت کە کەشتی گەورەترەوە لە پێشمانە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە محەممەد جەمال سوێتی هەموو کوردیش ببن بە سەرۆکۆمار سوودی نابێت لەگەڵ عەرەب. عەبدوڵڵا شوانی نووسێتی من پێم باشە کە سەرۆکۆمار یەک کاندید بێت چونکە زیان بە کورد ناگەێنێ و داوا لە کاندیدەکانی تر دەکەم کە خۆیان بکشێنەوە. هەر لە فەیسبوکەوە ئاسۆ عەدنان نووسێتی دەبێت بە یەک کاندیدەوە بەشداری بکات چونکە شیعەکان و سونەکان کاندیدیان هەیە. ئاکۆ لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک ئاکۆ کە دوا پەیوەندیمانە فەرموو کاک ئاکۆ. ئەم کاتت باش کاکشوان زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ. پێشەکی زۆر سپاس دەکەم و دەستخۆشی بۆ بەرنامەیەت. زۆر سپاس کاک ئاکۆ. بەڕاستی سەرۆکۆماری بەس لە بەڕێز مامجلال لە هات بەس حەیف کە توش ئەو نەخۆشیە بوو خۆزگا و نەخۆشیە بۆ ئەو بوو لە هەموو تایفەکە ئێمەی بدایە. بەڵێ کاک ئاکۆ سەبارەت بە دانیشتنەکەی سبەینی پەرلەمان و یەکلاکردنەوەی یەک کاندید چ قسەیەکت هەیە؟ وڵی پێم خۆشە بەڕێز دکتۆر بەرەم ساڵح بێ لەبەرەوەی کابرایەکی زیرەکی لێ هاتووە و بۆ سەرۆکۆماری عێراق ئینشەڵا هەر پێم خۆشە ئەو بێت و هەر ئەوش بکەنە سەرۆکۆماری عێراق باشترە.
بەڵێ سپاس بۆ کاک ئاکۆ لە چەمسەماڵەوە کە دوا پەیوەندیمان بوو بەڵێن تاها لە فەیسبوکەوە نووسویەتی دواخستنی دانیشتنی پەرلەمان ئەمە هەلێکی ترە بۆ کورد پێویستە بە یەک کاندیدەوە بچێتە پەرلەمانی عێراق ئەگەر لە یەک کاندید زیاتر بێت ئەوە کورد هەڵەیەکی گەورە دەکات لەوانەیە ئەو پۆستە لە دەست بدات هیوادارم هەمومان ڕازی بین لەسەر ئەوەی یەک کاندید هەڵبژێرن مەبەستم یەکێتی نیشتیمانی کوردستانە تا سبەینێ هەر لە خۆشیدا بن بەڕێزان.